شۆڕشی ئازادی خوازانەی خەڵکی ئێران و هیوایەکە خوڵقاندوویەتی. نوام چامسکی ڕووناکبیری چەپ و ناوداری جیهانی لە پەیامێکدا بۆ کۆنفرانسی بەهێزکردنی گوزاری شۆڕشگێڕانە لە ئێران سەبارەت بە شۆڕشی ئێران ڕایەکی شایانی سەرنجی دەربڕیوە. پەیامەکەی چامسکی بەم شێوەیە: ماوەیەکی زۆرە کە ئێرانیەکان لەژێر دەسەڵاتی ڕژیمێکی بێڕەحم و تۆندڕەودا ئازار دەچێژن و لەم دەیانەی دواییدا بەدەست حکومڕانێکی مەسهەبیەوە عەزابیان کێشاوە. خەباتی ئازایانە بۆ ژن ژیان ئازادی ئیلهام بەخشی کەسانێکە کە ئاواتیان گەیشتن بە دادپەروەری و مافەکانی مرۆڤ لە دنیایەکی بەدوور لە دەمارگژی و سەرکوتدایە. ئازادی ئێرانیەکان وەکو بابەتێک و دوا کەوتووە کە هیوادارین بە زووترین کات دەستەبەر بێت. ئەوەیش دەبێتە خاڵێکی ئەرێنی لە خەباتدا بۆ دەستڕاگەیشتن بە دنیایەکی باشتر و دەبێتە ئیلهام بەخشی هەموو ئێمەش. ئەمڕۆ 8 فێڤریە قەرارە سەندیکا و یەکێتیە کرێکاریەکان لە چەند وڵاتی ئوروپایی، ئامریکایی و کانەدا بۆ پشتیوانی لە ئاخێزی شۆڕشگێڕانەی خەڵکی ئێران خۆپیشاندانی بە پێوەڕاوەستان بەڕێوەبەرن. ئەم ڕێکخراوە کرێکاریانە لە ئەوروپا بریتین لە هەندێک لە یەکێتی کرێکاران لە بریتانیا، فەرەنسا، ئیسپانیا، دانمارک، نۆروێژ و سوید. کلکتیڤی سەندیکایی لە فەرەنسا کە لەلایەن 5 سەندیکای گەورەی فەرەنسەویەوە پێکهاتووە بەیانیەکی بڵاو کردوەتەوە. لە بەشێک لەو بەیانیەدا هاتووە سەرکوتی خۆپیشاندەران ئاوێتەی خوێنڕشتنە. لە ئێران داواکاری پێکهاتنی یەکێتیەکانی کرێکاران، خۆپیشاندان، مانگرتن و یا دەربڕینی ئەو بیڕووباوڕانەی کە ببێتە هۆی ناڕەزایەتی حکوومەت وەکو جورم و جەنایەت چاوی لێ دەکرێت و حکوومەت کەسەکان بە هەموو شێوازێک ئازار و ئەزیەت و ئەشکەنجە ئەدات و زیندانی درێژماوەیان بەسەردا دەسەپێنێت و بە ئێعدامکردنی سەرڕۆیانە سزایان ئەدات. ئەم پشتیوانیە بەرچاوانە بە شوێن ئەو خۆپیشاندانە دەیان هەزار کەسی و 100,000 کەسیانەدا تەرح بوون کە کەسانی پێشڕەو لە وڵاتانی شوێنی نیشتەجێبوونی پەنابەرانی ئێرانیدا بەشداریان تێداکردن. پشتیوانیەکان لە دەرەوەی وڵات تەنیا بە خۆپیشاندان بەرتەسک نەبووەتەوە. ژمارەیەک لە هونەرمەندان، خاوەنبیران، چالاکانی بوارە جۆرا و جۆرە کۆمەڵایەتیەکان وەکو توێژەرانی مافەکانی مرۆڤ و بزوتنەوەی ژنان و هەروەها ژمارەیەکی بەرچاو لە پارلەمانتارە ئوروپاییەکان بە شێوەیەک لە شێوەکان و لەوانە و ئەستۆگرتنی وەکالەتی سیاسی زیندانیانی سیاسی مەحکوم بە ئێعدام و یان لە ژێر مەترسی ئێعدامیان لە ئێران پشتیوانی کردووە. ئەم پشتیوانیە بەرین و ئیلهام بەخشە لە ناوەرۆکی چاپ، دژی دیکتاتۆری مەسهەبی و داکۆکی بە تەواومانای شۆڕش لە دابینبوونی سەرجەم مافەکانی ژنان، نەتەوە و کەمینە مەسهەبیەکانەوە سەرچاوەی گرتووە. ڕاستیەکەی ئەوەیە کە زۆربەی خەڵکی دنیا و لەوانە کرێکاران لەدەست سیستمی قەیران لێدراوی سەرمایەداری دەوڵەتەکانیان و گەشەکردنی ڕەوتی دەستڕاستی فاشیستی و ڕەگەزپەرستەکانیان وەگیان هاتوون. ئەوان لە ئێستاوە مەترسی وێرانبوونی ژینگەیان بەهۆی لافاوەکان، ئاگرکەوتنەوەکان و شەپۆلی سەرما و گەرمای زۆر هەست پێ کردووە. ئەوان بە چاوی خۆیان دەبینن کە ژمارەیەکی کەم لە سەرمایەداران بەهۆی کەڵگوەرگرتن لە هێزی کاری هەرزانی کرێکاران، بەخشینی ماڵیات لە گیرفانی جەماوەری خەڵک لەلایەن دەوڵەتەکانەوە، هەڵگیرساندنی شەڕ و فرۆشتنی چەک لەلایەن ئەوانەوە، داسەپاندنی هەڵاوسانی هەوسار پچرا و گرانی کەمەرشکێن، کۆکردنەوەی سوود و قازانجی زۆر لە مردن و نەخۆشی خاڵک، بەرزکردنەوەی سوودی بانکی و شتی لەم بابەتە بە تریلیۆن دلاریان سروەت و سەریەک ناوە. لە حاڵێکدا کە 90% خەڵکی دنیا هەژار و هەژارتر بوون و تا ئاستێک کە 1 ملیار کەس لەوانە برسین و ئەم هەژاری و برسێتیشە ڕوو لە زیادبوونە. شۆڕشی ئێران خەریکە لە شۆڕشێکی سیاسیەوە بەرەو شۆڕشێکی کۆمەڵایەتی دەچێت. حوزوری زیاتری کرێکارانی مانگرت و خۆپیشاندەر بە داخوازی هێرشبەرانە و ئاکسیۆنە هەفتانەکان و بە کۆمەڵی خانشینکراوانی کرێکاری و خەباتی زیندانیانی سیاسی ژن و پیاوی چەپ دەرخەری ئەم ڕاستیەیە. ناوەرۆکی چەپی شۆڕشی ئازادی خوازانەی خەڵکی ئێران خەریکە هەرچی زیاتر خۆی پیشان ئەدات. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە ژمارەیەکی بەرچاو
لە یەکێتی و سەندیکاکان دەست بدەنە دانی پەیامی جێگای دڵگەرمی و بەڕێوەبردننی ئاکسیۆنی سیاسی و پشتیوانیکردن. ئەم ڕستەمانادارە لەلایەن بیرمەندێکی گەورەی وەکو نوام چامسکیەوە هەر لەم ڕاستیەوە سەرچاوەی گرتووە کە نووسیویەتی ئازادی ئێرانیەکان وەکو بابەتێک و دوا کەوتووە کە هیوادارین بە زووترین کات دەستەبەر بێت. خاڵێکی ئەرێنیش دەبێت لە خەبات بۆ دەستەبەربوونی دنیایەکی باشتر و دەبێتە ئیلهام بەخشی هەموو ئێمەش.